ئێستا من لێرەم لە بەردەم ساڵۆن دانیلا دوێنێ بەهۆی چەند باڵۆنێکەوە خەریک و لێرە ڕووداوێکی گەورە ڕوودا با بۆتان باس بکەم چۆن دوێنێ بە بۆنەی ئەوەی کە ڕۆژی ئاڵا بوو و لە هەمان کاتیشدا ساڵۆن دانیلا لە تۆڕی ئینستاگرام گەیشت بووە 200,000 فۆلۆوەرز خانمانی ئێرە ویستیان لێرە ئاهەنگێکی بچووک ساز بکەن لە کاتی ئاهەنگەکەدا کێک و شیرینی و باڵۆن و ڕازاندنەوەی ئێرە بە تەواوەتی کرابوو و هەروە کارمەندەکانی ئێرە لەگەڵ چەند میوانێک لێرە ئامادە بوون بۆ شکاندنی کێکەکە لە کاتی شکاندنی کێکەکە دروست کاژمێر 43 خولەک ئەو باڵۆن نانێکە لێرە ڕازێنرابوونەوە بۆ جوانکردنی ئاهەنگەکە بەبێ هۆکار تەقیەوە لەو کاتەشدا تەنها چەند زیانێکی مادی بە شوێنەکە گەیشتووە و هەروەها ئەو کارمەندانێک کە لێرە بوون ئەو میوانانە ترسان بە هیچ زیانێکی گیانی نەبوو.